دوای چەندین کۆبوونەوە حیزبە کوردستانیەکانی کەرکووک ڕێککەوتن بە یەک لیستی هاوبەش بە ناوی لیستی کەرکووک کوردستانیە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەن کە بڕیارە مانگی نیسانی ساڵی داهاتوو بەڕێوە بچێت. ئەم سەرجەم حیزبە بەشداربووەکانی کۆبوونەوەکە بڕیاریاندا لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە یەک لیستی هاوبەش بەشداری بکەن بە ناوی لیستی کەرکووکی کوردستانی. داوا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکەین لە نزیکترین دەرفەتدا کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام بدات و کاندیدی لیستی برایەتی وەک پارێزگاری کەرکووک ناوزەد بکات. بەردەوامی بە کۆبوونەوەکان دەدەین لەگەڵ وێنامی و بۆ پاڵپشتی ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک. داوا لە هاونیشتیمانیانی کەرکووک دەکەین بە تایبەت کوردستانیان کە سەردانی ناوەندەکانی تۆماری بایۆمەتری بکەن و کارتی دەنگدان دەربکەن. داوا لە سەرکردایەتی حیزبە کوردستانیەکان دەکەین کۆبوونەوەی لووتکە بکەن بۆ پاڵپشتی ئەم بڕیارە گرنگەی ئێمە. جارێکی تر جەختکرایەوە لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. حیزبە کوردستانیەکان جەخت لە پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم پێکهاتەکانی پارێزگای کەرکووک دەکەن. هاوکات حیزبە کوردستانیەکان جەخت لە سەر یەک ریزی و تەبایی نێوان هێزە سیاسی کوردستانیەکان دەکەنەوە. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت دوای چەند دەست پێشخەریەکی کۆمەڵی ئیسلامی و داکۆکی لە تەبایی نێوماڵی کورد لە ناوچەکە یەک لیستی هێزە سیاسیەکانی بەرهەمهێنا. ئێمە کۆمەڵی ئیسلامی هەوێن و داینەوەی ئەم لیستێن کە ئێستا دروست بووە لەبەرەوەی ئێمە سلسلەیە کۆبوونەوەمان کرد لەگەڵ هەموو حیزبەکانە و لەگەڵ لەسەر ئاسی قیادەش داوامان لە پارتی دموکراتی کوردستان کردووە کە لەم لیستەیە بەشدار بێ هاوڕا بووین بۆیە خۆشبەختانە ئێمە قەنەعەتمان وایە کە ئەگەرێکی حتمیە و ئەبێ هەمومان بە یەک لیست دابەزین لە کەرکووکە لەبەرەوەی ئێمە ئەگەر یەک لیست نەبین زەرەری زۆر گەورە ئەەکەین و ئێستا تا ئێستاش هەموو حیزبەکان بە پارتی دموکراتی کوردستان شەوە ئومێدمان وایە و داوای ئەو ئەرچیانە کە هەمومان بە یەک لیست دابەزین بەڵام تێکدانیان ئەوە کۆی دەسەر پارتی وێژێتی بە دەرەجەیە گەناو حیزبانی تر هەمومان هەست بە مەخاتری ئەواکەین کە ئەگەر جیابین فرە لزبین زەرەری زۆرەکەین. ئێمە کار لەسەر ئەواکەین هەموو لایەنە سیاسی کوردیەکان لە شاری کەرکووک کار لەسەر ئەواکەین کە بەڕاستی کورد یەک ڕیز بێ بەتایبەت خۆتان نەزان ئەو بارودۆخی ئێستا لە کەرکووکە گوزارێ بارودۆخێکی خراپە و ئەمە ئەرچی سەرشانی هەموو لایەنە سیاسی کوردیەکانە و پێشمان وایە لەسەر ئەو مەوزوعە متتەفقین و کار لەسەر ئەواکەین کە بتوانین بە یەک ڕیزی و بە یەک لیستی بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک بکەین. باهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر جگە لە خراپی دۆخی کەرکووک و ناوچەکە کوردیش وەکو پێکاتەیەکی سەرەکی پەراوێز خراوە. هەر بۆیە هەموو هەوڵەکانی کورد بەشداری کارای هەڵبژاردنەکانە بۆی ببێتەوە هێزی سەرەکی ناوچەکە و گەڕانەوەی بۆ کای سیاسی و ئیداری و ئەمنی پارێزگاکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.